بەڵێ بڵێیت و نەڵەی گۆڕانکاریەکی زۆری بەسەرا یعنی هاتووە لە چاو ساڵانی پێشترا بە دڵنیاییەوە ئەوە نییە بڵین هیچ نەکراوە بۆ ڕەوشی ئافرەت زۆریش کراوە بەڵام یعنی ئێشتر هەر ماویشێتی لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگایەکی یعنی نیمچە داخراوین کللتورەکە زاڵە بەسەرمانە ڕاستە ئافرەت زۆر ئیشی کردو بۆ خۆی بەڵام لەگەڵ ئەوەیشا کەم و کوڕی هەرماوە ئێستا لە دنیای ئێستاە توندوتیژیەکان گۆڕاون بە شێوەیەکی کە خۆیان یعنی خۆیان دەرەخەن ئێستا کە لەم سەردەمایە توندوتیژی سۆشیال میدیا هەیە ئێستا کە بەرامبەر ئافرە دەکرێ جاران کەسێک لە خانەوادەکە توندوتیژیە کرد بەرامبەر یعنی ئافرەتێک یەکسەر دەرەکە و دیارە بوو کەەوە ئەوە باوکێتی برایەتی هاوسەرەتی کەسەکان دیارە بوون بەڵام ئێستا توندوتیژیەکان نادیارن زۆربەیان لەبەرەوەی لە ڕووی سۆشیال ئافرەتێک پۆستێکەکە لەسەر ینی بابەتێکی تەندروستی لەسەر بابەتێکی خێزانی ئەو پۆستەکە ئەبینی دەیان و سەدان و هەزاران کۆمنتی ناشرینی بۆیە و هەزار بوختان و هەزار شتی ناشرینی ئەخەنە پاڵ بەشی پیاوانی کورد ئینسانی ڕۆشنبیرن و زۆر ڕێز لە دایک و خوشک و خێزان و لە کۆمەڵگا دەگرن هەر ئافرەتێک هەتا نەشی ناسن ڕێزی دەگرن بەڵام بەشێکی زۆر کەم لە کۆمەڵگا کە نەخۆشن هەندێک لە پیاوەکان ئەوانە پێیان دەگوترێت نەخۆش کە کۆمنتی ناشرین دەنووسن کە لە سۆسیال میدیا شتی ناشرین بەرامبەر بە ئافرەتان دەکەن و لە کۆمەڵگا ئافرەت ئەزیێت دەدەن بەڵام ئێمە ناکرێ بڵین ئەو شتە بنبڕ بکرێ بنبڕ ناکرێ بەڕاستی بەڵام خۆشبەختانە سێ بەشی پیاوانی کورد زۆر ڕێز لە ئافرەت دەگرن پیاوانی مردن و بێگە و سەنجی ئافرەتیان زۆر بەرز نرخاندووە بەلای ئێمەوە زۆر گرنگە یەکەم جار پیا وشیارکەینەوانێت بەرامبەر بە مافەکانی ژنان بەرامبەر بە ئەرکەکانی خۆیان بەرامبەر چۆن بتوانن خانمان و کۆمەلگا بپارێزن اینجا دوایی ئێمە ئەچینە بەشی ژنان ئەو کاتە لە ڕۆژەیە پیا و زیاتر هۆشیار بێگومە زۆرترین حاڵەت کە ئێوە بەدەستان دەکات زۆرترین حاڵەتەکان لە چ ئاستێک لە چ بوارێک پەیامی ئەم ساڵمان ئەوەیە توندوتیژی ئەلکترۆنیاتە بەداخەوە ئەوانەی کە بەدەست ئێمەژەکە هەر بە دوور نییە لەو شتانەوە کە لە ڕێی ئەلکترۆنیاتەوە کەوا لە ڕۆی سۆشیال میدیاوە کەوا توندوتیژی بەرامبەر زیاتر بەرامبەر بە ئافرەتانەکرێت بەرامبەر بە ئافرەتانەکرێت بۆیە گرنگە ئێمە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی بۆ ژنان یەکەم خراپ بەکارهێنانی سۆشیال میدیا خراپ بەکاربهێنانی سۆشیال میدیا ئەم یاسایش کۆمەلگا پێی وشارکەینەوە اینجا دوایی بەرەنگاربوونەوەی بەرامبەر بە ژنان